حتا شەوێ بەرپرسێک بە خێران خۆی تەلەفۆنە چێک کردبوو لەوە جەماعەتی باڵەخۆشەکە کاکەوە چیەوە غەدرتان لێکرا ئەو کارەباتان بڕە ئەمە خەمتان نەبی ئێستاتان دەینەوە کابرایەک تەلەفۆنی لۆ کردیە ئەو جە کارەبایەکەی دایمەوە کە دوونێ دووەم ڕۆژ و کارەبا بڕا و برایەکە کەم شتە دایرەی دەرێ لۆ ئاگادارمان ناکەنەوە شەخسی مدیر بە مدیری گوت لۆ ئاگادارمان ناکەنەوە سەر بەخۆ کارەبای دەبڕن ئەمە کەس ئاگادار ناکەینەوە و دەبڕین لۆ لە جێکیەوە هەیە پێم سەیر ئەو هەیە لە کوردستان ئەگەر ئەو هەیە ئەوە تەواو عەق خۆیت بەڵام لە هیچ شوێنێک ئەوها نییە ئەگەر تەبلیغەک دێ ئەگەر ئاگادارکردنەوەک دێ کاکە ئەتو ئەو هایە و وەرە ئیجرائات پێیان وەرە پارەی کارەبای دییان وەرەشێ کوی دەبی هاو مۆلیدەکەم لە سەدانە ئەوە هەموو گۆشتە دوونێک هەموو فڕەدایە ئەو زە شەوێش درەنجی شێ واللهی عیبە لە ناو چ برێم زەرەرم پێکرد مۆلیدەکەم لە سەدانەوە وەستا چاچ کرد لە خوای بەزیادی بەس مردن زەرەر هیچ زەرەر نییە هەندە گۆشتم فڕەدا و تقریبا 12 ملیۆن زەرەر بۆ ئیدی بڵەوەی وەنارێم کەس جیبەم بستێ لە خوای بەزیادەبی محتاج نیمە بەڵام غەدری شە پێت وایە کە دژایەتیکردنی باڵەخۆشەکە یان چی بوو بۆچی ئاگادار نەکراوی دژایەتیکردن نییە کاکە دەبی ئەتو کەسەی دابنەی لە ئیشەکەی بزانی کەسەی دابنەی لە ئیزەکە یعنی بەس پێم برێن لەوی لەسەرتر مدیری لەوی لەسەرتر ئایا ئەو هایە بڵێ کاکە لۆ ئاگادار ناکەمەوە دەرێ ئەمە ئاگادار ناکەینەوە دەبڕین ئیمە ئەو هایە لۆ بڕیت چەندی کردمان لۆ نەدامەوە هەتا شەوێ بەرپرسێک بە خێران خۆی تەلەفۆنە چێک کردبوو لەوە جەماعەتی باڵەخۆشەکە کاکەوە چیەوە غەدرتان لێکرا ئەو کارەباتان بڕە ئەمە خەمتان نەبی ئێستاتان دەینەوە کابرایەک تەلەفۆنی لۆ کردیە ئەو جە کارەبایەکەی دایمەوە لۆ بە خۆت پیاوەتی ناکەی کارەبام لۆ لێ دەبڕی بە خۆت بم دۆ کارەبا وەرە چ دەوێ بالۆ بکەم وەرە چ قانون چ دەخوازی چ قەردارین بابت دەمێ لۆ دەبڕی لۆ بە قسەی فەقیرەکی وچی من نادەیەوە دەستخۆشیت لۆ بکەم دەستخۆش لێ بکەم برێم دەست خۆش بی وەڵی کەسەکی باشی لۆ بە قسەی یەکیت کە دەدەیەوە ئێدەوە حەقە هیچ حەق نییە